موزیک لە کوردستان شانازی دەکەم بە بیئەکەی کە تێدا ماما ڕێز و احترامت هەیە تۆ برادەرمی و ئەزانی من زۆر تۆم خۆشەوێ ئەکیت ئێستا چۆن بەڵامکە چۆن ئێستاڕوا من تۆ برادەرمیت ناتوانم حراج دەکەم ئێستا چی بکەم ماما سەدەی تۆ بڵێ مشکلەی تۆ دایما ناڵێم وەکو شتێکی خەوت و دێتە ناو من چۆن مامەستا وەسف منکە من چی نەزار فارس چییە؟ نەزار فارس مێرولەیەکی ئارامە مێرولەیەک ئارامە بە ئارامی فەقیری دێت لە دوایی دەبێتە عەقرەبێکی خەتەر یعنی تێک دەدات مامەستا من عەقرەبم لە ناو پرۆگرام لە شخصەتی دەرەوە نا لە شخصەتی دەرەوە زۆر جوانی مرۆڤێکی زۆر شیرین زۆرم خۆشەوێت بس لە ناو پرۆگرام ستایلێکت هەیە ئللا دەبێت زڵجە دروستکەی یعنی من یادمە حەست لە سەجە نییە من بخۆ